شاری هەمە چەشنی و زمان و زاراوەی فراوان قروە. بە بەرزایی 1900 مەتر لە ئاستی دەریاوە یەکێکە لە قەزاکانی پارێزگای کوردستانی ڕۆژهەڵات کە لە دەشتێکی پانوبەریندا هەڵکەوتووە و لەبەر هەڵکەوتە جوگرافیەکەی زستانان سارد و بەفرگرە و بە هاوینیش کەشێکی فێنک و سازگاری هەیە. قروە لە باکوورەوە لەگەڵ بیجار، لە باشوورەوە سونقوڕی کولیایی، لە ڕۆژهەڵاتەوە هەمەدان و لە ڕۆژاواشەوە لەگەڵ سنە دراوسێ و هاوسنوورە. لە درێژەی مێژوودا زۆر جاران لە نێوان دەسەڵاتدار و حکومڕانەکاندا دەستا و دەست بووە. لە کۆتاییدا لە سەدەی نوێمی کۆچیدا کەوتۆتە ژێر دەسەڵاتی سوورخەبەجی ئەردەڵان و لەو کاتەدا کە ناوچەی عەلیشکوری پێگوتراوە یەکێک بووە لە هەژدە مەڵبەندەکانی ئەمارەتی ئەردەڵان و هەمیشە بنکەیەکی حکومڕانیان لەم دەڤەرە و بەتایبەت لە قەسڵان هەبووە. لەسەر ناوی ئەم شارە بیرروڕای جیاواز هەن و زۆربەی خاوەنڕایان و توێژەران لەسەر گوڵوا کۆکن، دەڵێن پێشتر ناوی گوڵوا بووە لەبەر ڕوانی زۆر چەشنی گوڵ لە ناوچەکەدا ئەم ناوەی لێنراوە. لە سەردەمی قاجارەکانە هێڵی تلگراف لە هەمانە بوو سنە تێت و هەروەها تلگرافخانەیەک دانن لە نزیک قەسڵانەوە کە دایەنن لەم ناوچەیە دایەنن لە منتەقەی کە ئێستا بەناوبانگە بە قوروە و بەرەبەرە شارەکە بوو بە دێ و دێگەیشی گەوراترە بوو تا ئێستا بووە شاری کە نزیک 100,000 جەماوەریە. لە باری مێژوویدا ئەتوانمەوە بێژم کە قوروە پێش ئەوە کە شاری قوروە شکڵ بگرێ ئەم ناوچە بە ناوی قەلەمرۆی ئەلیشکوور بەناوبانگ بووە لە سەردەمی ئاقۆندۆگانە و بەرەوەوە. لە پێش ئەوەی شار زمانی مادەکان و ئەمانە دژی کێشەسوو کە ئەکەفێدە باکووری شاری قوروە و دژی خارهار کە ئەکەفێدە نێوان قوروە و سنە هەر بەناوبانگ بووە. دوایەوە ئەگەین تا سەردەمی ئەردەڵانەکان. لە سەردەمی ئەردەڵانەکانە و ئەوڵ کەسێکێکتانەری ئەردەڵانەکان بوو قۆبادی ئەردەڵان بوو یا بابە ئەردەڵان. دوایەوە کوڕەکەی کڵۆڵبێگی ئەردەڵان لە سنەی بە ئیستیلاح قەرنی هەفتی هجری کە بوو قوروە بووە جزوێک لە ئەمارەتی کڵۆڵبێگ و هەرتا ئێستا هەر جزوی ئەمارەتی ئەردەڵان بووە و چۆن ارتباتی ئەردەڵانەکان لەگەڵ ئێرانە لەم ناوچەوە تێپەڕە بوو قوروە بەرەبەرە ئەم شارستانە شکلی کردووە. بەر لەوەی کە قوروە شکڵ بگرێ گوندی قەسڵان بوو ناوەندی ئەم منتەقە بەناوبانگ بووە بە ناوچەی ئسفەنداباد. ناوەندەکەیشی قەسڵان بووە کە ئاماڵەخانی ئەردەڵان لەوێ ماوەیەکی کورتیش جیا حکوومەتی کردووە و تەنانەت دەتوانین شارە بەوەکەین کە ستونەکانی مزگەوتی دارالئیحسان بەردە مەڕمەڕینەکانی هەر لە مادەنی مەڕمەڕی قەسڵان بردویان. لە سەردەمی دەسەڵاتی ئەردەڵانیەکاندا قروە سنوورێکی سیاسی و بواری هاتوچۆی کاروانە جۆر بە جۆرەکان بووە. زۆر جاریش شوێنی پەنا و داڵدەی خەڵکی ناوچەکانی دیکە بووە
ڕەنگە لە بەرەمەش بێت کە ئێستا شارێکە پڕ لە خێڵ و عەشرەتی جیاواز لەم شارەدا جگە لە کوردەکان ژمارێکی زۆری ئازەری زمانیشی لێ و بە درێژایی چەند سەد ساڵ نیشتەجێی ئێرن و لەگەڵ کوردەکان تێکەڵن و ژیانیان لە هەموو ڕوویەکەوە ئاوێتەی یەکتری بووە. ئەگەر چی دانیشتوانی قڕوە پێکەوە وەک هاوشاری دەژین و ئەم جیاوازیانە نەبووەتە کێشە و گرفت لەلایەوان، بەڵام لە بەرانبەریشدا یەکدەستی فەرهەنگی دروست نەبووە و لەم بوارەدا پەرتەوازەیی پێوە دیارە. قڕوە لە دوو ڕەگەزی تورک و کورد پێکهاتووە کە کەمینەیان تورکن و زۆرینەیان کوردن، وەک لە ناو کوردەکانیشە پێکهاتەیەکە لە کوردی جافی شێخ ئیسماعیلی و هەورامی و کەلهوڕ و هەروەها لەیلاخی و ئەمە لە شتی خۆیان لە ذاتی خۆیان شتێکی وەکو دەرفەتێکە بۆ ئەم شارە کە خەڵک بە ئاسایی ئەتوانن لەناو ئەم شارە ژیانی خۆیان بەسەر بەرن و جۆرێک پلورالیسمی فەرهەنگی لەناو ئەم شارە هەیە. بەڵام لە لای تریشەوە ئەمە خەسارە کە ئەم شارە هیچ وەخت ناتوانێت وەکو شتێکی ستونێکی ببێت کە هەموو ئەمانە خۆیان پێی ببەستنەوە، خۆیانی پێناسە بکەن و جۆرێک ئەو هێشتا ئەو بۆنی عەشیرەگراییە لە ناو کوردی قڕوا ماوەتەوە. واتە تۆ لە شارەهانێکی تر وەکو سنە کە نزیکترین شارە بە ئێرە مەسەڵەن ئەبینی کە باوجود ئەو پلورالیسمە بەڵام شتێک هەیە کە بە ناوی فەرهەنگی ئەردەڵانی و زاراوەی ئەردەڵانی کە هەموو خەڵک بەو زاراوە قساکەن و یەکسەر ژیانی خۆیان بەسەر ئەبەن. ئەمە لە لای تریشەوە هەندێک خەسار هەیە لە شاری قڕوا، وەکو ئەوەی کە لێرە جامعەی مەدەنی زۆر زەعیفە، واتە لە نێوانی قودرەت و خەڵکێکی عامە شتێک لەم وەسەتە قەراری نەگرووە بە ناو جامعەی مەدەنی وەکو ئەنجومەنەکان و سازمانە مەردمیەکان. لێرە ئێمە ئەنجومەنی ئەدەبی وجودی نییە لێرە، تا ئەم 1-2 ساڵی ئاخرە ڕێکخراوەی فێرگەی موسیقی و شتەمان نەبوو. هۆکارە سەرەکیەکانی نەبوونی چالاکی فەرهەنگی و مەدەنی و کەمتەرخەمی لەم بوارانە ئەو بەشێکی جوغرافیە کە قڕوە هەڵکەوتووە لە سەر سنووری کوردستان و شاری فارسنشین وەکو هەمەدان و سەر ڕێگەی هاتنی مدرنیزاسیۆن و گفتمانی ملیگرایی ئێرانی بووە. ئەمە بەشێکی تریشی ئەوەیە کە نیوەی زیاتر جەماوەری شاری قڕوە شیعە مەزهەبن و ئەم شیعە مەزهەببوونە زۆر نزیکی دروست کردووە لە نێوانی کوردی شیعە و گفتمانی فارسیە و ئەمە بووەتە هۆیەوە کە زۆرتر خۆیان بە گفتمانی ئێرانی فارسیەوە ببەسن تاکو گفتمانێکی کوردی و لە لای تریشەوەیە کە گفتمانی کوردی لێرە تۆزێ کەمکاری و کەمتەرخەمی کردووە و ئەم شارە کەوتوتە بەر بەشێک وەکو سانسۆر بێژین و دەنگی خوارەوە وەکو شارەکانی خوارد مەرزی تر نەیتوانێت دەنگی خۆی بگەینێتە ژووری کوردستانەوە. کە دەچیتە ئەم شارە و قسە و ڕاوێژی خەڵکت گوێ لێ دەبێ، بە خێرایی هەست بە جیاوازی زمان و زاراوەکان دەکەی. جگەل لە تورکی ئازەری کە زمانی بەشێک لە دانیشتوانەکەیە، زمانی کوردی بە زۆر زاراوە و بنزاراوە خۆی دەنوێنێ و دەڵێی قڕوە بنکەی کۆبوونەوەی هەموو زاراوەکانە. جافی، هەورامی، کەلهوڕی، ئەردەڵانی، سۆرانی و ژمارەیەک بنزاراوەش لەوانن کە کوردی ئەم دەڤەرە پێی دەدوێن. ئەم فرە زاراوەیە لە بەردوو هۆکارە. یەکەم هەلومەرجی تایبەتی کە لە سەردەمی میرنشینی ئەردەڵاندا هاتۆتە گۆڕێ و دووەمیش کەشوهەوا و زەوی و ئاوی لە باری ئێرە بۆ کشت و کاڵ، واتە خەڵکانێک لە ناوچەکانی تری کوردستانەوە بە مەبەستی وەرزێری و کاری فەلاحەت ڕوویان لێرە کردووە، ئیتر بۆ هەمیشە تێیدا نیشتەجێ بوون. قڕوە پێکهاتوو لە هەموو زاراوە کوردیەکان لە کرمانجیەوە بیگرە هەتاکو و لۆڕی کە ئەمانە جۆز بەشێلێکن لە ماد. زاراوەی هەورامی تایە، لەکی تایە، لۆڕی تایە، لەیلاخی تایە، ئەسپەناوای تایە. ئێمە شێخ ئیسماعیلی تایفەی شێخ ئیسماعیلی سۆرانین لە ناوچەی شارە زۆرەوە هاتوون. ئێستاش هەر سۆرانی قساکەن، زاراوەی سۆرانی قساکەن. شامە سووریمان هەیە، ئەوش هەر بەشێکە لە سۆرانی. جیاوازی
زمانی کوردی لە ناوچەی قوروە لەگەڵ زاراوە و زمانەکانی تری کوردی ئەوەسە کە بینابێنێگە لە نێوان سۆرانی و کەلهۆڕیدا زۆربەی کەلمەکانی بە شێوەی کەلهۆڕی استفادەی لێکەن ئەگەڕێتەوە بن ڕێشەکەیش ئەگەڕێتەوە بۆ سەر زاراوەی سۆرانی بە زۆری هۆکاری ئەوەی کە ئەم ناوچەی لەیلا کە لە هەموو زاراوەکان پێکاتووە هۆکاری ئەسڵی ئەوەیە چۆن ناوچەی لەیلا ناوچەیەکی مهاجر پەذیرە بە هۆی ئەوەی کشت و کاڵیە و مساعدە بۆ کشت و کاڵ بە خاترەوە لە هەم لە کولیایەوە هەم لە لۆڕستانەوە هەم لە ناوچە تەنانەت کرمانجی نشینەکانەوە هاتوون بۆ ئەم ناوچە بۆتە مینیاتۆرێک لە تەواو کوردستان ناوچەی لەیلاخ هەموو زاراوەکانی تایە ئەو زاراوانە تێکەڵ بووە فەرهەنگی ڕێکۆپێک لەم ناوچە لە زمانی کوردی لە قوڕوا چالاکیە کۆمەڵایەتیەکان ڕەنگ و ڕوخسارێکی تایبەتیان هەیە ئافرەتانیش لە کاروانی کاروباری کۆمەڵایەتی بەجێ نەماون پرۆژەی پشتیوانی مادی یەکێک لەو پرۆژانەیە کە لە ئاواییەکانی ئەم شارە دامەزرا و خانمان بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتە داراییەکانیان و جارجاریش بە مەبەستی دابینکردنی پیشەیەکی بچووک بەشداری تێدا دەکەن ئەم جۆرە پرۆژانە کە لە پاڵ مەبەستە سەرەکیەکەدا ئامانجی دیکەشیان هەیە و دەبنە هاندەر بۆ تێکەڵبوونی ئافرەتان لە زۆربەی کاروبارە کۆمەڵایەتی و ئابوووریەکاندا ئەمەش بەشێکی بەرچاوی گرفتەکان چارەسەر دەکا و کۆمەلگا بەرەو تەندروستیەکی زیاتر دەبات لە هەموو ڕوویەکەوە طرح تامین مالی خرد طرح توانمندسازی ژنگە لە ئاواییە 15 تا 25 نەفەر خانم لە دەور یەکا جەمەونەوە پاشنەزە ئەوڵیە تاینەکرێت کە خۆیان تاینیەکەن ئیمە فقط تەسیلگەری کارەگە ها بەدەستمانە دەخاڵەتێکمان نییە لە تاینەوە پاشنەزە خۆیان تاینیەکەن هەساوێک لە بانک شاوەرزیە بوویان واز ئەوێت وام پاشنەزە تا 3 مانگ لە بانگا ئەخەفێت دوای 3 مانگ ئەم گروهە شروع ئەکەن لەو پۆڵ خۆیانە کە تا ئەلان 3 مانگە جەمە بووە وام دەهەیە داخڵیانەوەت بەیەکەوە وام گەلێ بوچک بۆ ڕەفکردنە مشکڵاتە خۆیان تا 6 مانگ ئەم سیکلە ئەدامێ هەست لە پۆڵ خۆیانە وام ئەوان قستێنەوە دوایی مؤسسە تێبوو ئەرزیابیان گروهەکە میزان بێت مشکڵاتی خاصیان نەبێت ئەو سەرپەرستەی گروهە دەغدەغەی خاصێکیان نەبێت ئێتبار سەنجیەکردن بوو وامە بانگی ئەدریە پیان لە 6مین و لە 7مین مانگێ کارکردە گروهەوە ئەم وامە بانگیە لە ساڵ ئەوەڵا کەمە هەر نەفەری 1 تا 1.5 تومەن وامیان پێدرێت خۆشبەختانە فرە کۆمەکەکاوە خانمگەی لە ئاوایی لە کنار تەرهەگەیشەوە قەرار بووە کە فەنی حرفەیی بێت کە ئاموزشیان بات کە بتانن وەختی ئەو وامە ئەگرن ئشتغاڵزاییە بکەن بۆ خۆیان کە بتانن دەرامەدێکیان بێت بوونەو ئەواییەکە و بخصوص بۆ خانەوادەی خۆیان وەک جاران ئەو نەماوە وەزیەتە کشاوەرزی زەئیفە و بووەسەوە ئەشێ بین بەرەو سەمتە کارگاها و تۆلیدیە لە فرە بوچک کە بتانن لە هەدە بوچکە لە هەدە خۆیانە لە هەدە ناو ئاواییەکەی خۆیانە شروع بکەن و دەرامەد و ڕۆژمەڕە زندگییان بگزێرێت. ئابووری ئەم ناوچەیە لە بەربارودۆخی تایبەتی زیاتر بەستراوەتەوە بە کشت و کاڵەوە و خەڵکێکی زۆر لەم بەشەدا خەریکی ئیش و کارن و ژیانی خۆیانی پێدابین دەکەن بەڵام گرنگترین سەرچاوی ئابووری ئێرە ئەو کانە بەردانن کە ساڵانە زیاتر لە 25,000 تۆن بەردیان لێ دێتە دەرێ و ڕەوانەی بازاڕەکان دەکرێن ناوچەی قوڕوە زیاتر لە 10 کانە بەردی تێدایە کە زۆر چەشنی بەردی وەک مەڕمەڕ و کریستاڵیان لێیە و یەک لە باشترین جۆرەکانی بەردن لە هەموو جیهاندا
داهاتی ئەمکانە بەردانە کاریگەری زۆر باشی لەسەر ئابووری ئێران هەیە و بە سەرچاوەیەکی باشی داهاتیە وڵاتە دادەنرێت. وا پێشبینی دەکرێت هەندێک لە کانە بەردەکان زیاتر لە 1 ملیۆن تۆن پاشەکەوتی بەردیان هەبێ. شارە قوروە بە دلیل جغرافیایی کە هەسی خاوەنە معادنە فرێگە و زیاتر لە 50 معدن لە ئەم شارە هەست کە باعثەوەی کە اقتصاد ئەم شارە بچەرخە. معادنێکی لەم شارە هەست تەقسیمەوەن بە معادنە فلزی و معادنە تر. معادنە فلزی وەکو معادنی تەڵا کە ئەو جورە گەمانەزەنیان کردە یا بەراوردیان کردە احتمالاً 16 ملیۆن تن و نیم زەخیرەی بووە کە لە ئەم چەند ساڵە زیاتر لە 18,000 کیلو تەڵا احتمالاً استخراج بکرێت لەم معدنە. و معادنە سەنگیشی هەست کە وەکو معدنی مەرمەر، وەکو معدنی چینی و کریستاڵ مەرمەریت و معدنە لە پووکە کە بوو بەحث مەساڵە ساختمان و سەبکسازی ساختمان استفادە دەکرێت. و معدنە لە مەرمەریش بە دلیلی ئەوە کە لە دنیا تقریباً سەنگی مەرمەر کەمیابە خۆی یەک لە تایبەتمەندە لە شارە قوروەس کە هەستمان و ئەمانە گشتی باعثەوەی کە قوروەی بەرجەستە کردە لە ناوستانە کوردستانە و بە تایبەت لە ناو ئێرانە کە ئێمە ئەتوانین بیژین دەرسەدە کەمێ لە اقتصاد ئێران لەبان ئەم شارە و پای ڕیزی کریاوە و سەنگهایەکە لە ئەم معادنە پیاوێت یا ئەدو زێرێتەوە و ئەتوانین بیژین حتا سادری شەکرێ بوو کشوەرە لێ وەک چین، وەک ئیتالیا، وەک باقی کشوەرەکان. تەونکردن پیشەیەکی کۆن و لە مێژینەیە کە لە قوڕوە وەک زۆر شوێنی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات ئێستاش باوی ماوە و سەرچاوەی بژێوی خاوەنەکانی ئەم پیشەیە. لە سەرتاپای وڵاتی ئێران و تەنانەت لە هەموو دنیاش فەرشی کوردی ناوبانگێکی زۆری هەیە و بە یەکێک لە باشترین فەرشەکان دادەنرێ. ناوچەی قوروەش لەم ناوبانگە بێبەژنیە و بە شێگلەوەی بۆ خۆی تەرخان کردووە. ژنانی دەزڕەنجین بە جوانترین شێوە وێنەکانی سەر تەونەکان دەنەخشێن و بەرهەمێکی جوانی هونەری دەخڵقێنن. دایکم ئەوەڵ چنی تیلە و ماڵقا من مناڵم و دایکم چنیوی جاجم شەقەی چنیە جاجم زەی تەون زەی کردێ لە تەون زەی و دایکم ئەویە تەواو کردێ قاڵی کردێ قالی هێلم برد دەی منیش مناڵم ئەهات مەلای دەستی ئەها پێمی ئەوت فێرمیە کرد منیش ئەلاقم پێ بوو خۆشمە هات و لەلای دانیشم و تەومە کرد. ساڵێ سیان چوار قاڵی جا گەورە کوردی و ساڵێ ئەو نەخاڵیمانە کردوم هەر خۆم و دایکم تۆمانە کرد دی لە مەولا خۆم توانیم و گەورەم و زۆر مشکیاملیا دی چاڕێی دایکم نەوم هەر خۆم قاڵیمە کردی دایکم نییە توانی و مناڵی بوو ئەلاقەی بوو نییە توانی ئێتر لەم ئەو لایش خۆم ئیسە هەر خۆم قاڵیم کردووە و ئەم کەنیشکێلمە فێر کردووە و لە لای خۆماونە و فێر بوونە تۆنم پیان کردووە و ئیسش خۆم هەر تاوسان و زمستان خۆشمەتێ و ئەلاقەم هەست و تۆنەکەم فرش پێ احتیاجمان بووە ئەو موقع خاص و قاڵی ئەگەیە دا پوڵێکی کرد وەلی ئیسە ناڕێ وەکەو جۆرە نییە زەحمەتی فرز وەلی ناچێت پوڵێنەوە ناکە ئەو موقع 2000 کردایە بەرامبەر 20,000 ئیسەوە لەو ئانا یانی ئەوە فرۆ ئێر 700 منی بکردە 700 منی کرد یانی ئێنەوە قاڵیە چەندێ پۆلی کردە فرەی کردە قاڵی فڵانە کەس فرەی کردە ئەتوانی 30 سەر حیوانی پێ بسێنی ئەتم جەمیە کردەوەدی خاص و ئەلاقەی پێجەمە کردەوە ئامی پێجەمەوە ئیسە خاص نییە ئیسە ناچێ قیمەت ناکە زەحمەتی فرز بەنەگەی خامەگەی گران ئەم خامە گرانە بە تەکنیکی بوونی زۆربەی پیشەکان لە هەموو دنیادا بووەتە باو لەم سەردەمەشدا
پیشە کۆنەکان کەمتر بە شێوازی جاران ئەنجام دەدرێن. لە قوڕوا هەندێک کار و پیشەماون کە هێشتا بە تەواوەتی تێکەڵ بە تەکنۆلۆژیا نەکراون و بە جۆرێکی نیوە تەکنیکی و نیوە نەریتی ئەنجام دەدرێن. دارتاشی لێرە بە شکڵ و شێوەی جاران ئێستاش باوی ماوە و کەسانێکن کە خوازیاری بەرهەمی دەستکردی وەک بەرهەمە کۆنەکان و هەندێک وەستاژ ماون کە ئەو ڕێچکەیان بەر نەداوە و بەردەوامن لەسەری. تقریبا در حدود 40 سال من هم قروه. وقتی که من مثلا قروه برق کامل نکار کن. هر وقت دستی کار مانه کرد. مثلا نمانه گاز قدیم یا متز باید کار مانه کرد. بعد تا یواش یواش برقات جای نهر نیامس کنار و برق و مرق کار کن بخشاله. نجارنا و قرویش در حدود 6 دانه بیاول داخل. این 6 داتا که سال 67 و 61 این نجارت لقرونا بقیرزان 6-7 نفر بگذاره. ولی هم دیف کار هست، مثلا تنمامی کار کن، دومان کار کن، دیلولا جمع کن، نه تانم کار کن. البته ایسان نجار فرست نو قروه، شاید بیشم 30 دانه 40 دانه بوده. ولی کار کامل نکن. موقتی کار کن، مثلا هستیان بعضی گیان جمع کن، بعضی گیان قوی نتن. برق گرانه نتانم کار کن. البته من ایسا مورد دستگاهی کار کنه، توانین کار مار کنه، نه کار جون با جزوی کار کمال. دریا در سکن، قرصی در سکن، ارزواد داربست در سکن. هر چی کاره بید مثلا احتیاج بود، مورد احتیاج در سکن. قروة ديولان مثلا دي هل أو بين منو كسان اللي ناس نبيش ميكروفون وقولاني بيجوا النوار بنزشتو شو هذا الشمارة من لو زمانا النوار مزازشتو شو هذا الشمارة لا لكرسانا لا إلا أولا شو هذا الشمارة النوار مزازشتو لولا دي بيد دور سدا وسيما أي وقت كم هاتي ندايس سماگر دوستم بید بوشاره وزوره سماگر دوستم بید بوشاره زوره بیخبان ظلم ناز که پنجه گرده باوشینم که باوری جوزده زایوری جای خیشی پاسده ومه گنی جای عرق شونی باشده ومه گنی جای عرق سرگونه که وشما قريالي نيفانوزي وشما قريالي ونيفانوز جزنا زار ملو دنيا كريتي أول سبيد رنگم سوزو مۆسیقای ناوچەی قوڕوە و لەیلاخ مۆرچی تایبەتی خۆی پێوە دیارە و پێشینەیەکی دوور و درێژی هەیە. میلۆدیە تایبەتیەکانی ئێرە هەوایەکی کۆنی کوردانیان هەیە و بیستنیان دەمانباتەوە بۆ ناخی مێژوو. ئەم نەوایە کە بە بانلەیلاخی بەناوبانگە لە شایی و شیوەن و خۆشی و ناخۆشیدا دێتە گۆ و کۆڕوبەسمی گوێگران وە جۆش و خرۆشان دەخات. لاوانیش سەرڕایکەند و کۆسپەکان و نەبوونی ژەنیاری پێویست لە هەوڵ و تەقەلایەن بۆ ڕاگرتن و بوژاننەوەی مۆسیقا و گۆرانی دەڤەرەکە نەوەستاون و میلۆدی کۆن بە داڕشتنی نوێ تێکەڵ بە زایەڵەی مۆسیقا دەکەن. ئەو گرۆهێمە ناوی گرۆهی بلوێرە لە شاری قوڕوە چەند ساڵێک کاری موسیقیەکەین. ئەو سەبک و شێوازە موسیقیە کە لە بانلەیلاخ هەست معروفە بۆ بانلەیلاخی. ئەم سەبکیجە لە قوڕوە ئەم شێوازە لە قوڕوە بەڕێوە چێ ئێمەش لە کنار کارێ لێ کوردیمانە لەم سەبکە هینمان کردووە، بەڵام بەداخەوە
ئەم سەبکە ئەوە تووشی چت بووە ینی وەکو قەدیم نەماوە ئیسا ژەنیارێ لێکە ئێمە متاسفانە ژەنیارمان کەمە لەم ناوچە ژەنیارێ لێکە بتوانن بۆ ئەم تەنزیم باندەیلاخی کۆمەکمان کەنەوە دەستیان واز بێ کە بتوانن مەسەڵ ملۆدیەکە جوان وەکو پێناسەی لەیلاخ و ناوچەکە بێت تعریفکە بەداخەوە شتمانە کەمە موسیقی بانلەیلاخ هەر بە ناو خۆیەوە بە ناو جۆغرافیە کە هەسی جۆغرافیە ناوچەی قوڕوە و ناوچەی لەیلاخ خەسی بەتابێت قوڕوە و دێگولان و ئەم ناوچە لە بەرەگرێ جیاوازی تایبەتێت تایبەتمەندیەکەژی ئەوەیە کە خەڵکی کە لەم ناوچە لەگەڵە موسیقیا گەورە بوونە لەگەڵە موسیقیا ژیانە ئەو ستایلە ئەو ڕەوشێکە خەڵکی ترکێ خەڵکەم ناوچەنین و ناتوانن ئەو دەنگە بچڕن خەڵکی لە منتەقە ئەژین ئەتوان بیچڕن یعنی لەگەڵیا گەورە بوونە حسی تایبەتی هەیە حسی تایبەت وەکەوە کە مەسەڵ خەڵکی تر لە شوێنێترۆ کاتێ مەسەڵ ئەمە بژنەفن ئەزانن بانلەیلاخیە. Yeah.